پارێزگای بۆ هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر کە هەر یەکە لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای هەولێر و بەڕێوەبەرایەتی نیشینگەی هەولێر کە شوێنەکەیان گوازراوەتەوە کەوتونە 6 شەقامی 120 مەتری پشت بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر بەشی مۆڵەت لەمە دووە هاوڵاتیان دەتوانن لە پاش سەری ساڵەوە ماوەڵەکانیان لەوێندەر جێبەجێ بکرێتن و سەرجەم قەزا و نائیەکانەوە کارتی نیشتیمانی و هەروەها نووسنگەی پاسپۆرتیان بۆ کراوەتەوە و ئەوانەی نەکراونەوە ئینشاءالله لە ماوە دووە هەوڵ دەدەین ئەو سەرجەم ئەو بەڕێوەبەراتی و نووسنگانی و فەرمانگەکانی بە هەموو بەڕێوەبەراتەکانەوە بۆیان بکرێتەوە. سواز محەممەد. ساڵای ڕابردوو کێشەی داداتفەرەیە ئەو کێشەی بە تەواوی چارەسەریان خۆی ماوەتەوە سەر دەوشەوێ بەشێک لە خەڵکانی کە هاتوون سنوورداشکراون کاری سنوورداشکردنەکەیان چووە. سەبارەت بە پرسیاری یەکەمەوە کە بڵێ داداتفەری بەڵێ بە دنیاییەوە لە پار ساڵەوە هەوڵەکی جدی دراوە لەلایەن بەڕێز وەزیری ناوەخۆ و هەروە بەڕێز بەڕێوەبەری گشتی دیوان و بەڕێز بەڕێوەبەری گشتی ڕەگەزنامە و وەفد لە دوای وەفدەکان لە کاتی چوونمان و وەفدی هاتنەوەکانەوە کێشەکان 195 چارەسەر کراوە بەڵام ئەویش مەرج و قانون و یاسای خۆی هەیە کە ئەو کاتێکە کارتی نیشتیمانی کە بڵێ سەرژمێری ڕەگەزنامەیان سەرژمێری لە قیانی پێدەرێ ئەوانە جێبەجێ دەکرێت. سەبارە بە سنوورداشکردنیشان سنوورداشکردنەکان هۆکاری جیازیان هەیە یان ئۆتێ بە غێر یاسایی هاتوونە ناو سنوورەکانەوە بەو شێوەیە. تایبەت 2020 کاریگەری کۆڕۆنا چەند لەسەرەوە هەبوو پلانێن واژ بۆ 2021 چەند؟ بەڵێ سەبارە بە بوونی ڤایرۆسی کۆڕۆنا وەکو دیارە لای ڕوونتان لای هەمووتان ئاشکار ڕوونا کاریگەری هیچ سلبی هەبووە بە شێوەیەکی گشتەکەی بەڵام ئەوەی لێکوانەیە هاوڵاتی هەرێمی کوردستان نەوەستاوە بۆ ئەوەی بڵێن بوەستین و ژیان بوەستی ژیان نەوەستاوە هەوڵ درراوە بە بەردەوامیە بەڵام کاریگەری هەبووە تاسیری لەسەر هاوڵاتیان هەبوو بە گشتەکەی ڕێژەکەی کەمی کردووەتەوە بۆ دەرنیانی 2021 هەروەکو لە کابینەی نۆدا ئاماژە پێدراوە کە چاکسازی بکرێتن لە سەرجەم سێکتەرەکاندا یەک لەو سێکتەرانەکە هەوڵ دراوە سەرجەم بەڕێوەبەراتەکانی سەر بە بەڕێوەبەراتی گشتی ڕەگەزنامەی هەرێمی کوردستان ببێت بە سیستەم و خۆشبەختانە جێبەجێ کرایە بۆ کەوتە بواری جێبەکە یەک لەوانە بەڕێوەبەراتی بەڕێوەبەراتی نیشینگەی هەولێر ئێستا سەرجەم میشکارەکانی بە شێوەیەکی ئەلکترۆنیە. کارم لە سکەلە دوو پرسیارەوە پرسیارێکم سەبارەت بە پێدانی ئیقامە بۆ کەسانی کە دێنە هەرێمی کوردستان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو هاتنی خەڵک بۆ هەرێمی کوردستان زیادی کردویان کەمی کورە زیاتر ئەوانە بۆ چ دێن کە ئیقامیان پێدەدەن. ئەوە پرسیارێکم. پرسیاری دووەم سەبارەت بە بەڕێوەبەراتەکەی ئێوە ئاماژەت بۆ نەدا کە چەند پاسپۆرت ساختەتان دەست بەسەداگرێتەوە ئایەوە ئیشی ئێوە یان ئیشی لایەنی ترە؟ سەبارەت بە هاتنی بیانی تاکید بە دڵنیا بە لەوەی کە تاسیری کردوتەوە و زۆربەی زۆری کاوانەی دێنە هەرێمی کوردستاندا بەشێکی زۆریان کاسبکارن بە تایبەتی لە سنوورەکانی بڵێ دەوڵەتەکانی دەوروبەرمە وەکو ئێران و تورکیایە و هەروەها سەبارەت بە ئەوانی تر گەشتیاریش دێتن ڕێژێکی زۆر باش لە گەشتیاری دێتن بە تایبەتی ئەگەر بەهات بە ڤایرۆس کۆڕۆنا نەباوە گەشتیارێکە زۆر زیاتری دەکرد و پرسیاری دوم ببورە سەبارەت بە پاسپۆرت هاتنە پەیوەندی بەلایەنی پەیوەندداریەوە کەوانە نێشتنی تاوانەکان لەوێندە سەرپەرشتی دەکات. بە دقیقی وەرمان نەگرتووە چەندە چکە بەشێکی زۆری هاوڵاتیان مامەڵەی وەرگیرایەوە وەرگگیرایە بەڵام بەغدا هێشتا موافقەی نەدایتەوە کە هاوڵاتی درێت تەسلیمم کردووە بەڵام هەتا ئێستا وەرمان نەگرتەوە بە دەقیقی ببورە نازانیان. سەبارەت بە کارتی نیشتیمانی کارتی نیشتیمانی لە ئێستادا چۆنە ئیش دەکرێت وەستاوە یان خەڵک دەتوانێت بە کارتی نیشتیمانی دەبێن زۆر خەڵک بەڵێ سەبارەت بە کارتی نیشتیمانی هیچ کێشەیەک نییە لە کارتی نیشتیمانی مامەڵەکان وەردەگیرێتن و فۆرمەکە پڕ دەکرێتەوە هاوڵاتێکە دەتوانێت پەنجەمۆر هەموو شتەکانی خۆی بکاتن تەسلیم دەکاتن و چاوەڕێ دەکاتن و تاکو وڵامی دەدەنەوە خەبەری پێ دەن و کە بێتن کارتی نیشتیمانەکەی خۆی وەگریتەوە هیچ کێشە نییە ڕاوە نەستاوە دەتوانێت چکە ئەگەر مامەڵەی بکاتن دەتوانین بە سوورەقیدی ئەلکترۆنی وێنێت تۆماری ئەلکترۆنی دەتوانین شکارەکان لە سەرجەم بەڕێوەبەراتەکان جێبەجێ بکاتن. چەند دایرێک وەستەندا بۆی بەهاتی ڤایرۆس کۆڕۆنا بۆ ئێستا دەستان پێکردنەوە هاوڵاتیان دەتوان سەردان بکەن بۆی مامەڵەکانیان بکەن و کارتی نیشتیمانی وەربگرن؟ بەڵێ بە دنیایەوە سەرجەم بەڕێوەبەراتەکان لێوە ڕاوەستان لە پاڵ ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ تەندروستی بوو ئیشکارەکان ڕاوەستا بوویان بۆ کە دەوامەکە بووە شەفتاتەوەوانە بەڵام ئێستا سەرجەمی شکارەکان دەڕوە بەبێ کێشە هیچ کێشەیەک نا کارتی نیشتیمانی وادەی دیاریکراوی هەیە کە
عێراق وادەش دیاری کرده بوو کە عێراقیەکان لە ماوەی ئەو ساڵە بنە خاوەن کارتی نیشتیمانی ئەو وادە درێژ کراوەتەوە خۆی نەنا بەپی ئەو پلانێک کە لە وەزارەتی ناوەخۆی بەغدا دەرچووە ساڵی 2021 و ساڵی 2022 ببوورە 21 و 20 کۆتا وادەیە بەڵامی تر جێبەجێ دەکرێتن و باوەڕشم وایە بڵێ کارتی نیشتیمانی وادەی هەبی وادەی باوەڕ ناکەم هەیبیت بەردەوام بێت بەڕێز کاکە خێر بێت.